بەناوی خۆی بەبەزەی و بەخشندا خۆشەویستانم خۆشحاڵم کە لە دەرفەتێکی نوێدا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە لە بەرنامەی نووسین و یادەوەری. ڕاستەکەمەوەتان پێ بڵم کە لە زمنی کتێبی ڕێگای ساڵح بوون و بەرەخواچوون لە تا ناشەرمەوە چێژێکی زۆرم کرد من بۆ خۆم، ینی هەستم کرد کەم کتێبە باش ئینسان ڕاگرێەوە توانێ ینی بە جۆرە لە جۆرەکان دینداری تیان نوێ کاتەوە. تەمانە چێلێک کێشەکانی ئێمە لە ئێستا لە کۆمەڵگەی ئەمە مردنی چێژە و بە تایبەتیش چێژ لە بواری دینداریە. ینی بە بۆچوونی من ئەوە مامۆساش لێرەیە، حەزەکەم مامۆساش قسەیەک لەسەرەوە بکە. بە تەسەوەری من ئەگەر بێت و دینداری چێژی تیانە بێ و ئەو چێژە ڕۆحیەی کە دوایی ینی ئەبێ بە سێبەرێکی گەورە بەسەر ژیانی کردەیی و ژیانی عەمەلیەوە تەسەوەریەوە ناکەم کە ئینسان بتوانێت دیندارێکی باش لەم ڕۆژگارەیە بکە بە تایبەتی لە ئێستاە. بۆیە ڕێگای ساڵح بوون و بەرەخواچوون جارێکیکە ئەو چەمکانی کە لە نەوا بووم بە تایبەتیەوەی کە قسەکردن بوو لەسەر تەسکەی نەفس و لە نەڕۆحیەکە و باڵاکردنی بەڕاستی بۆ من ینی سادە وەختێکی زۆر بەچێژ بوو، هەم لە خوێندنەوەی کتێبەکە هەم لە دیدارەکان کە لەگەڵ مامۆستایە بووم. بۆیە گرنگێکی زۆرمان پێدا بە کتێبی ڕێگای ساڵح بوون و بەرەخواچوون لە پێناوی ئەوەیە کە جارێککە ئەم دۆخی چێژ دروستکردنەوەیە بۆ بواری دینداریمان بەڕاستی دروستکەین. سوپاس دەکەیت مامۆستا کە جارێککە لە ئەڵقەی ژمارە 27 لەگەڵمانە ئامادە بوویت. سوپاس بۆ ئێوەش کاکە پەیوەند بۆ خۆت و هاوکاران بەخێر بێنی یاخوا دووبارە. سوپاس دەکەیت مامۆستا. من قسەیەکم کرد لەسەرەوەی کە بەڕاستیانی گرنگیشە دینداریش چێژی تیابێ، ینی خۆ ئەمە هەوا بزانین دینداری بارە لەسەرمان و ئیترە بێ هەر باڵێ هەرچی چۆنێک بوو ئەمە بگەینی نە شوێنی خۆیان ڕەنگە ینی لە نەتیجە ناتوانین ینی کۆڵەکە هەڵگرین. بەڵام ئەگەرەوەکو چێژ سەیری کەیت، ینی سەیرەکەی هەم عیبادەتێکی جوانە کردووە هەم چێژە ڕۆحیەکەشت کردووە ڕەنگە ینی بەڕاستی ینی تەریقەکەش یاخ با بڵێن ڕێگاکەش ڕاست بگریت، ینی بە شێوەیەک لە شێوەکان دیندارێکی دروست بکەیت. نازانم بۆچوونی لەو جەنابە لەو وارەیەوە چییە؟ الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. كاكا بيوان بيم خوش بو لا سرتاي ئەم ئاڵقەی 27م ئەو پرسیارەت وروژاند، ئەو بابەتت وروژاند. ئەگەر بمەوێ حەقی خۆی پێ بدەم بە وەڵامی ئەو پرسیارە دەبێ ئەم ئاڵقەیە هەمووی بۆ ئەو تەرخانکەینجا ئەو جاریش ڕەنگە هەر نیوە چڵمان کردبێ. کاکە پەیوەند لە ڕاستیدا هەم بۆ جەنابت و بۆ بینەرانی بیسەرانی بەڕێزی لە خوشکان و برایان هەموو چین و توێژەکانیان لە ڕاستیدا دینداری و موسڵمانەتی ئەگەر ئەو دیوە پەنهانەی لەگەڵدا نەبێ، چێژوەرگرتن و دڵ ئاسوودەبوون و دڵخۆشبوون بە بەزەیی خوا، بە بەخششی خوا و بە قالب سووکیەوە بە دڵخۆشیەوە ئەنجامدانی پەرستشەکان و ئەرکەکانی بەندایەتی ماناوە دەمێنێتەوە قاوغێکی بێکاکڵ و ڕووکەشێکی بێنێوە ڕۆک. تەماشا بکە خوا سبحانه وتعالى چی دەفەرمێ لە سەرەتای سوورەتی المؤمنون بسم الله الرحمن الرحيم قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون والذين هم عن اللغو معرضون والذين هم للزكاة فاعلون تاکۆ تای ئاەتەکان. خوا دەفەرمێ بەڕاستی بەدڵنیایی سەرفرازن بڕوادارانێک کە لە نوێژەکەیاندا خاشعن. خاشع بە معنای ملکەچی دێ، بەڵام نەک ملکەچی تەنیا ڕواڵەتی، ملکەچی دەرونی، واتە بە کڕوزانەوە و لاڵانەوە و بچووکی پێشاندان لە بەرامبەر خوادا و پاشان بە کارلێکردنی ناخ لەگەڵ ئەو وشانەی کە دەیانڵێ خوشوع لەوە پەیدا دەبێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ذاق طعم الإيمان من رضي بالله ربا وبمحمد نبيا ورسولا وبالإسلام دينا. أو لصحيح بخاري مسلم داتو تامی ئیمانی چێشتووە، هەر بەو شەی چێشتن دەیڵێ دەیفەرموێ
تامی ئیمانی کردووە تامی ئیمانی چێشتووە هەر کەسێک خوای بە پەروەردگاری خۆی پەسەند کردبێ محەممەدی بە ڕەوانەکراوی خوا و بە پێغەمبەری خوا پەسەند کردبێ ئیسلامیشی بە بەرنامەی خۆی پەسەند کردبێ ئەهلی عیرفان و تەسەوف قسەیەکی جوانیان هەیە دەڵێن من ذاق عرف ومن لم يذق لم يعرف هەر کەسێک چێشتی تێدەگا ئەوەی نەی چێژی نازانێت چۆنە ئەبوو حامیدی غەزالی ڕەحمەتی خوای لێبێ کە یەکێکە لە پسپۆڕانی بواری تەزکیەی نەفس و تەسەوف لە کتێبە ناودارەکە خۆی ئیحیا علومی الدیندا زیندووکردنەوەی زانستەکانی ئاین کە تەنیا باسی تەزکیە و تەسەوفی تێدا نییە بەڵکو بەگشتی باسی زانستەکانی ئاین دەکات شتی زۆر زۆر جوان دەڵێ لەو بارەوە بۆ وێنە باز دەکات دەڵێ ئەگە تۆ منداڵێکی گچکە ئایا چ دەزانێت لە تامی سەرۆکایەتی ڕیاست و سەرۆکایەتی یا منداڵێکی نەباڵغ چ دەزانێت لە تامی لایەنی جینسی هیچی لێ نازانی ئەگە بتوێت بۆی باسکەی دێ بڵێ وەکو نقڵ وایە وەکو چکولات وایە یا وەکو چی بەڵا واش نییە جا ڕاستیەکەی کاکە پەیوەند زۆربەی خەڵکی بە بۆچوونی من زیاتر چاویان لەسەر ڕواڵەتی شتەکانە هەر بۆیەش کابرا نوێژ دەکا کابرا یان ئافرەت نوێژ دەکا ڕۆژوو دەگرێ زەکات و حەجی هەیە ئەرکەکانی دیکە ئەنجام دەدا بەڵام ئەو فەضائیل و خەسڵەتە بەرز و پەسەندە ڕوحی و معنەویانەی کە لە نوێژکەراندا باس کراون لەواندا نابیندرێن کابراایك چوو بۆ لای عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ جێنشینی دووەم پێغەمبەر صلی الله علیه وسلم وتی من دەمەوێت کە نوێژم کرد بزانم نوێژەکەم وەرگیراوە یان نە ئەویش گوتی خوای پەروەردگار پێوەری داناوە وتی کوا هذا فەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر لسورة عنكبوت بدڵنیایی نوێژ خاوەنەکەی قەدەغە دەکات لە فەحشا و لە منکەڕ فەحشا هەموو کردەوە ناقۆڵا و دزێ و ناڕێکەکان منکەرش هەموو قسە خراپەکان جا نوێژەیەک مرۆڤ قەدەغە بکات لە هەرچی کردەوەی خراپە لە هەرچی قسەی خراپە ماناوە دەیکات ئینسانێکی باش گوتی جا تۆ تەماشا بکە کە نوێژت کرد بزانە لە چەند لە قسەی خراپ و کردەوەی خراپی جێڕاویەوە بای ئەوەندە نوێژت کردووە ئەگە لە هیچی نەجێڕابیەوە هیچ نەکردووە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکیدا دەفەرمێ نوێژکەر هەر ئەوەندە لە نوێژەکەی بۆی حسابە کە لێی تێدەگا واتە کارلێکی لێ دەکات جا دەفەرمێ هەیە یەک لە سەردەی نوێژەکەی بۆ حسابە هەیە عشره تسعه ثمنه واتە هەشتێکی حوتێکی شەشێکی ئەنجا پێدا دێت تا نیوە و تا نیوەی دەیهێنی هەیە نیوەی نوێژەکەی بۆ حسابە هەیە یەک لە سەردەی نوێژەکەی بۆ حسابە بۆ یەک لە سەردەی نوێژەکەی بە دڵ و گیانەوە کردووە وەکو تا قسەم لەو بارەوە گوتم دەبێت زۆر بە کورتی بۆت ڕاگوشم بۆ تا قسەم ئەوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کاتی نوێژ دەهات دەیفەرموو ئەریحنا بیها یا بیلال یعنی چی این هەڵسە بانگ بڵێ و بۆی نوێژەکەمان بکەین و ئەریحنا بیها ئاسوودەمان کە بەهۆی نوێژەوە پشومان پێ بدە ئیسراحەتمان پێ بکە بە بانگ بدە با نوێژەکەمان بکەین و ئیسراحەت بکەین جا هیچێک لە فوقەها و شەرعزانان قسەیەکی جوان دەکات دەڵێ ئەو کەسەی کەوا لە نوێژ حاڵی بۆ ئەریحنا بیها بە نوێژ ئاسوودەمان کە چەند ژیالەوەی دەڵێ ئەریحنا منها نەجاتماندا لە دەستی هەتا لە کوردەواری خۆمان دەڵێ هێندێک ناوچەی کوردەواری مەشهورە دەڵێن با نوێژەکان لە کۆڵ بکەینەوە و بڵێ کۆڵێک بێ بەشانیەوە جا بە تەکید ئەوەی کە پێی وابێ نوێژ بێگارە و کۆڵێکە بە کۆڵیەوە کاری تێ ناکا بۆیە پرسیارەکەت لە جێی خۆیدا بوو فعلا دینداری موسڵمانەتی کاتێ شوێنەوارەکانی لەسەر مرۆڤ دەردەکەون کە بە دڵ و گیانەوە بێ و بە لەزەت لێکردنەوە بێ خوای پەروەردگار باسی منافقەکان دەکات دەفەرمێ إن المنافقين يخادعون الله وهو خادعهم وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى ولا يذكرون الله إلا قليلا منافقەکان دەیانێ خوا هەڵخەڵەتێنن خوا ئەوان هەڵدەخەڵەتێنێ و کاتێ بۆ نوێژە هەڵدەسن بە تەنبەڵی هەڵدەسن و کەم نەبێ یادی خوا ناکەن هەتا حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ
ئەوە نیشانەی منافقە کە چاوەڕی خۆر دەکات تا خەریکی ئاوا بوون ئەوجا دێت 2000 سەر بە عەرزا دەدا یعنی نوێژی عەسری. هەروەها حەدیسی دیکەشی فەرمایشتیکە هەیە دەفەرمێ قورسترین نوێژ لەسەر منافق و دڵ نەخۆشەکان نوێژی خەوتنان و نوێژی بەیانیە. جا ئینسان دەیەوی کاتە نیشانە. هەڵبەتە هەموو کەس کە لە خەو هەڵدەسێت قالبی تۆزێ گرانە دەبێ یادی خوا بکە، بەڵام گرنگەوەیە بە دڵخۆشی و بە شادمانی ئەرکەکەی ئەنجامدا کە ڕەمەزان دێ دڵخۆش بێ بۆی کە پاداشێکی زۆری دەزەکەوێ. قوتابخانەیەکی ڕوحیە کە دەچێن نوێژەکەی دەکا بە هەمان شێوە کە ماڵی خۆی دەبەخشێ لە پێناوی خوادا لەزەتی لێ بکە کە خۆی کارێکی کردو خۆ لە خۆی ڕازیکە و حەو حەقی خەڵک کە لای بووە ئەدای کردووە. هەروەها هەموو ئەرکەکانی دی ئەوە خۆی پەیوەندی هەیە بە ئیمان و عەقیدەوە، پەیوەندی هەیە بە ئەندازەی خواناسینەوە، ئەندازەی خوا خۆشویستنەوە، ئەندازەی خوا لە لامەزن بوون و لە لاگەوەرە بوون و لە دڵدا شیرین بوون، بە ئەندازەی ئەوە لەزەت لە وەچێژ لە عیبادەت و لە تاعاتەکان دەکەیت. مامۆستا لە بەشی پێنجەم ڕوونکردنەوەی چەند ڕاستیەک و ڕاستکردنەوەی چەند هەڵەیەک لە بواری تەسکیی نەفسدا لە خاڵ یەکەمە ئەدووسیت تەسکیی نەفس خاڵی هاوبەشی نێوان سەرجەم موسڵمانانە بە تایبەت زانا و پێشەوایان، بەڵام هەندێکیان پسپۆڕن. قسەکەمان لەسەر پسپۆڕیانی مەبەست چیە لەوێ هەندێکیان پسپۆڕن؟ ئەگەر تەماشای زانستە ئیسلامیەکان بکەی لە سەرەتاوە کە زۆر لە قوپۆپیان لێ نەبووەتەوە کەسێک کە شارەزا بووە لە ئیسلام مەگەر چۆن لە هەموو شارەزا بووە لە قورئان تەفسیر و لێکدانەوەی قورئان لە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و دەقەکانی سنت، پاشان لە فقهی جیهاد، فقهی میرات، فقهی عیبادات، فقهی هەڵسوکەوت و معاملات. دوای وردە کە زانستەکان قوڵ بوونەوە لە قوپۆپیان لێبوونەوە نەگونجاوە کە زانایان لە هەموو شتێکدا شارەزا بن، کەم بوون ئەوانەی کە مەوسوعی بوون، واتە ینی هەوڵیان داوە هەموو زانستەکان کۆ بکەنەوە. تەمەنیچێک ئەبوو حامدی غەزالیچێک بوو لە زانا مەوسوعیەکان، هەروەها هەمان بوون، بەڵام بۆ وێنە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبی، ئیبن القەیم، السیوطی، ئەڵبەتە زۆر لە زانایان ئیسلام ئاوا هەوڵیان داوە مەوسوعی بن، بەڵام هەندێکیان پسپۆڕیان پەیدا کردووە لە بوارێکدا. بۆ وێنە ئیبن کەثیر و هەروەها تەبەری ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ پسپۆڕیان زیاتر ڕەنگە لە بواری مێژوو و تەفسیر دابوو بێ، هەرچەند تەبەری دەڵێن سەرمەزەبێکیش بووە. زانانی دیکەمان هەبوون کە لە بواری قورئان خوێندن، قیراءات جۆرەکانی قورئان خوێندن، زانای دیکەمان هەبووە لە بواری فەرمان بە چاکە و نەهی لە خراپە، لەو بوارەدا زیاتر قوڵ بۆتەوە. جا بەشێک لە زانایان ڕەحمەتی خوایان لێبێ لە بواری تەسکیەی نەفسدا، لە بواری ئەو لایەنی پەنهانی و دەرونی عیبادەت و تاعەتەکان لەوێدا زیاتر قوڵ بۆتەوە. ئەوانە پسپۆڕن لەو بوارەدا، بەڵام کەسێک کە پسپۆڕە لەوەدا معناوانێ شتەکانی کەش نازانێت. ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێت لە مەجموع فتاواکەیدا بەرجی 10 دەربارەی التصوف والسلوك یا التصوف والأخلاق. ابن قەیم کتێبێکی گەورەی هەیە مەدارج السالكين شرح منازل السائرين، و کتێبی کەشی هەن لەو بارەوە، کتێبی الروحی هەیە، کتێبی مفتاح دار السعادەی هەیە، طريق الهجرتين، و کتێبی حادی الأرواح إلى بلاد الأفراح. ابن قەیم زۆر پسپۆڕ بووە لەو بارەدا. ئەبوو حامدی غەزالی ڕەحمەتی خوای لێبێ کە زانایەکی فەقیه بووە، ئوسولی بووە، لە علمی کەلامدا زۆر شارەزا بوو، بەڵام زۆر پسپۆڕ و سوارچاکێکی گەورەی مەیدانی تەسکیەی نەفس و تەسەووف بووە لە شاکارەکەشیدا لە ئیحیا علوم الدیندا، ئەوە دیارە. جا تەسکیەی نەفس و خۆ پاک و چاکردن خاڵی هاوبەشی بینی هەموو مسلمانە دەبێت هەروە بێ، چونکە خوای پەروەردگار کە دەفەرمێ قەد ئەفلەح مەن تەزەکا، بەڕاستی سەرفرازە کەسێک کە خۆی تەسکیە کردووە. هەتی کاتەوەی خۆی تەسکیە نەکە سەرفراز نییە، یان قەد ئەفلەح مەن زەکاها، ئەوەی نەفسی خۆی پاک و چاک کرد بێ سەرفرازە، معناوی وای نەکرد بێ سەرفراز نابێ. کەواتە دەبێ هەموو مسلمانێک پشک و بەشی لەوەدا هەبێ، بەڵام ئایا هەموو مسلمان دەتوانێت لەو بوارەدا پسپۆڕ بێ هەروەکو لە بوارێککە و لە بوارێککە؟ بەتەکیدەوە ناگونجێ. بۆیە هەندێک لە زانایانمان
ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ کە لەو بوارەدا زۆر قوڵ بوونەتەوە ئەوانە ئوستادی ئەو بوارن وەلەو بوارەدا وەکو مەرجعێک دەبێت تەماشا بکرێن و دەگەڕێنەوە بۆ کتێب و سەرچاوەکانیان بۆ قسەکانیان و بۆ هەڵسانگانە. باش مەڵسا لە خاڵی دووەمە تەسکیی نەفس لە مەیدانی کاری خەباتدا نەبێ وەک پێویست نایەتەدی. لێرەدا بەرگری لەواکەیت مامۆسا کە تەسکیی نەفس و سۆفێتی نابێت داد ببڕێ لە واقع، نابێت داد ببڕێ لە ژیانی گشتی، نابێت لە کار و کاسبی وە لە مشور خواردن داد ببڕێ. مەبەستت لەو دابڕانە مەمەستم ینی ئەگەر بە بورتر قسەی لەسەر بکەین مەبەستت چییە؟ ینی مەبەست ئەوەیە کە سۆفێتی ینی بە جۆرە لە جۆرەکان نابێ لە واقعەکەی خۆت دوور دخاتەوە و بێت تۆ لەگەڵ خەڵکی خۆتە لەگەڵ معاناتی خەڵکی خۆتە بژیت. بەڵێ جارێک کاک پێوە من جیاوازی دەکەم لە نێوان تەسکیەی نەفس و سۆفێتی سۆفیایەتی گوتوشمە لەو کتێبەشدا زۆر باسم کردم بەرزنی هەر کەسێک ناوی سۆفیایەتی یا دەروێشایەتی یا ئەهلی طریقەتی لەسەر بوو خاوەنی نەفسێکی تەسکیە کراوێ و مەرجێژنی هەر کەسێک ئەو ناوەی لەسەر نەبوو بێبەش و مەحڕوم بێ لە تەسکیەی نەفس. من پێم وایە تەسکیەی نەفس خاڵی هاوبەشی بینی هەموو مسڵمانانە بەڵام سۆفیایەتی نا. شوێنکەوتی سەلەفی ساڵح خاڵی هاوبەشی بینی هەموو مسڵمانانە بەڵام ناوی سەلەفی لە خۆنان نا. ئەو ویستم دوای پرسیاری ئەوە مشورخۆری مشور خواردن لە کۆمەلگا و لە خەڵک و دەوروبەر بۆ ئەوەی کە بیان هێنێ سەر ڕێبازی ئیسلام خاڵی هاوبەشی بینی هەموو مسڵمانانە بەڵام ناوێکی تایبەتی ئیسلامی لە خۆنان نا. و هەروەها ئەوە زۆر گرنگە کە ئێمە بزانین بەناو لە خۆنان هیچمان دەستگیر نابێت بەڵکو بەنێو ڕۆک پەیداکردن بە مراد دەگەین لە هەموو بوارێکدا. ئێستا تۆ کەسێکی نەشارەزا لە بواری طب و پزیشکی گەریدا بێنە ئەمجا ناویشی لێ بنێ دکتۆر فڵانکەس و ئەوانەی دکتۆر بەخۆیەوە دەکەن بەریوانکە و بڵێن ئەوەی فەحسی پێ دەکەن ئەوانەشی پێ هەڵواسە بەڵام کە پزیشک نەبێت لە ذاتی خۆی دا شارەزا نەبێ بەوە دەبێتە پزیشک بە تاکید نەخێر. لە ڕاستیدا بە ڕواڵەت و ناو نیشان و عینوان ئینسان نابێتە هیچ. ئەوە زۆر گرنگە ئێمە بیزانین بۆیەوە دەڵێم چونکە هەندێک کەسێک کە هەر تەنیا بەوەی کە دەچێتە نێو یاخود چۆتە نێو ڕێبازێکی تەسەووفۆ پێی وایە کە بۆ بە خاوەنی نەفسێکی تەسکیە کراو کە بە تاکید وانە و ئەوینەشی چوبێتە نێو معنای وانە کە نەفسی تەسکیە نەکراوە ئەگەر کاری لەسەر خۆی کردبێ لە بواری تەسکیەی نەفسدا. جا یەکێک لە گرفتەکانی زۆربەی ئەوانەی کە وەکو ئەهلی تەسەووف ناسراون ئەوە بووە کە دوایی بە بیانووی تەسکیەی نەفسی خۆکردنەوە گۆشەگیر بوون لە کۆمەڵگا دابڕاون. من دەمەوێت بڵێم ئەوەم گوتووە کە نەفس لە میانی گرفت و ڕوبەڕووبوون لەگەڵ گرفت و کێشەکانی کۆمەڵگادا لەگەڵ خێری کۆمەلگادا بۆی بیچەسپێنی لەگەڵ شەڕی کۆمەلگادا بۆی لای بەری لە میانی ئەوەدا نەفسی ئینسان تەسکیە دەبێت. بۆچی؟ ئەگەر کەسێ ینی جارێ نەچوو بێتە نێو معانات و ناڕەحەتی و گرفتاریەکانی ژیان و گوزەرانەوە نازانێت داخوا تا چە ڕادەیەک خۆراگەری هەیە تا چە ڕادەیەک ئینساف و عەدلی هەیە لەگەڵ خەڵک تا چە ڕادەیەک خۆپارێزی هەیە وەرعی هەیە لە ماڵی حەرام تا چە ڕادەیەک ڕەحم و بەزەیی هەیە بە خەڵکی نەدار و هەژار و هەروەها و کەسێک نەچوو بێتە ناو مەیدانی فیداکاری و بەرخۆدان و بەرگریکردن لە دین و ژینی کۆمەلگای نازانێت تا چە ڕادەیەک سیفەتی ئازایەتی هەیە لە ماڵە خۆی دابریشە ڕەنگە پێی وا پاڵەوانێکە کەس نایگاتێ بەڵام کاتێک کە ترس دێتە پێشێ لە خۆت حاڵی دەوی داخواست شوێنی جا من شتێکی خۆشت بۆ بجێڕمەوە مامەسایەک دەیجێڕایە گوتی وڵایەکێک لە خزمانی میراودەلی بوو لە پیاوە قەدیمەکان ئەویش دیارە بابی بۆی جێڕابووە وتی لە شەڕی ڕووسان کاتی خۆی لە شەڕی دیارە جیهانی یەکەمدا بۆ 1940 بۆ 1970 کورد بەشداریان کردووە لە دژی ڕووس هەرو کاتە رووسیان پێگوتۆ چکۆیشی سۆڤێت نەبووە شۆڕکی ئۆکتۆبەر نەکراوە خزمانی میراودەری ژارە کۆمەڵێک لەگەڵدا بوون خەڵکێکیان لەوێ لای بۆکان ئەساش قەبریان لەوێ لە ناسچیت لیان شەهید بوونەوەوانە لە شوێنەکانی کەشەوە کورد ئەمە خەڵکی پێنجوێنیش بۆی جێڕام و خەڵکی شوێنەکانی کەشت جا وا دیارە و کاتە کوردستان دیارە عایدی دەوڵەتی عوسمانی بۆ دەوڵەتی عوسمانیش دیارە ئەوە بوو خەڵکیش وەکو دافعێکی دینی چووە جایشی لەو خزمانی میراودەری کەوی بابی بۆی جێڕاوەتەوە
وتی لەو غەزای ڕووسان وان پێگوتووە نایەندیەوە کورد هەر شەڕیان دیوە بە خەنجەر و ئەو کاتە هەر چەکی سپی بۆ زیاتر و ئەو جاگە کەسێک دەماچەی بوو تفەنگ و ئەو تفەنگە قەدیمیانەی پێشە بەڵام تایاریان نەدیوە تۆپیان نەدیوەوانە جا دەیگوت ئەو کە باری بۆی جێڕاوەتەوە گوتی مامۆستایەک کە بەڵێن ئەو بەحساب سەرپەرشتیارمان بوو خۆ هاندەرمان بوو لەگەڵمان بوو وتی کە ئەو تا ڕەشەکە هات جا و تارێ و کاتی وا سەریع نەبووکو ئێستا وتی بۆ باکی بەردایەوە لە پەنامان و ئەوانە وتی زۆر چڕد و کەڵ و شتێکی عەجایب وتی مامۆستا دیار بوو بڵێن تۆزە شڵەژا هەموو هەر شڵەژاون حتمەن بەڵام ئەوان پێیان بۆ کە بڵێ مامۆستایەوە ئازابن وتی مامۆستا دیار و تۆزەی لەرزیوە مامۆستاوە چێ وتی وەڵاهی کاکە عیلەتی جەبانەتم تێدا نەمردووە یعنی ترسنوکی مەبەستمەوەی کە لە ڕاستیە تۆ ئەگە بۆمبات بەسەردا نەبارێ نازانین دەخوا تا سڕات دەیەک عیلەتی جەبانەتت تێدا مردووە یا لە بینت بردووە خۆی تەزکیە نەفس یعنی چی ینی ترسنوکی لە خۆتدا لابەری چروکی لە خۆتدا لابەری ئێستای وا ڕەنگە بڵێ من وڵای زۆر ئینسانێکی سەخیم باشە سەخاوەتەکەی تو کاتێک دێتە دی دەزانین خوا سەخیانە سەرۆت و سامانت هەبێ داخوات دڵت لەبەر دەبێتەوە بیبەخشی ئازاتیەکەت لە شەڕێدا لە ترسێدا بۆ دەردەکەوێت خۆراگریەکەت لە تنگاناندا بۆ دەردەکەوێت تۆ چوزانی داخوا ئەیکە تو نەچێ ناو ژیان و ناو معاناتی ژیانەوە ئەبوو حامیدی غەزالی نمونەیەکی زۆر جوان دێنێتەوە دەڵگەر کەسێک لە جەستەیدا کوان و دومەڵ و زڕنوق و ئەوانە هەبن لەسەر پێستی کاتێک هەستیان پێدەکا کە لە شتێک بخشێ ئەگە لە شتێک خشا تەنێکی دیکە جەستەی کەوت ئەو جارە خۆ حاڵی دەبێت ئەو شوێنێ دومەڵی لێ هاتووە ئەوانە دەڵێ و عیب و نوقسانیانەی کە لە مرۆڤدا هەن کاتێک کە بەرکەوتنی دەبێت لەگەڵ خەڵکەکەی دیکە هەر کەسە لە بوارێکدا جا لە بواری شەڕ و لە بواری مامەڵە و لە بواری هەڵسوکەوت و لە بواری هەڵسوکەوتی خێزانی کۆمەڵایەتی ماڵ و سامان کار و کەسابە لەو حاڵەتانەدا لە خۆی حاڵی دەبێت تا چڕات دەیەک ڕازاوەیە بە فەضائیل و خەسڵەتە پەسەندەکان و پاکراوەشە لە ڕەذائیل واتە لە صیفەتە نزم و خراپەکان مەبەستم ئەوەیە کە ئەگەر نەچێن لێو کۆمەلگا و لە ئێش و ژان و معاناتدا نەبی دابڕاوی لە کۆمەلگا ڕەنگە پڕبی لە ڕەذائیل و بەخۆشت نەزانی دەست خۆش بێ مامۆستا بەراوردێکەکەی لە نێوانی نەفسی تەسکەکرا و نەفسی تەسکە نەکراو و ئەم بەراوردە باس لەوەکەی کە ینی دلیلی نفسی تەسکەکراوەیە کە پابندی بە شەرعەوە زۆرترە بەڵام ئەگەر ئێمە بمانەوێ مەسەڵەن ئەم دوو نەفسە لە باری واقعەدا ببینین ینی ئەزمموی کەین چۆن ئەم بەراوردە بکەین چۆن ئەمەمان بۆ ئەندازەیەک جیاکرێتەوە کاکە پەیوەند بەوە جیا دەکرێتەوە ئێمە یەک ترازومان هەیە بۆ موسڵمانەتی بۆ دینداری بۆ خواسوڵحان بۆ تەسکیەی نەفس بۆ هەموو شتێک خی پروردگار دەفەرمیەوە مەختەلەفتم فیه شەیئن فحوکمه إلی الله لە هەر شتێکدا کەوتنە ڕازیایی بیجێڕنەوە بۆ لای خوا بۆ لای کتێبی خوا ئێمە بمانەوێ لە بواری دینداری بە مانای گشتی و فراوان و هەملایەنەکەی بزانین داخوا کارێک ڕەوایە ناڕەوایە و لە دینی خوادا چەندە و چۆنە دەبێ بیجێڕێ بۆ تەرازوی شەریعەت چۆن ئینسان لە خۆ حاڵی بێ داخوا تا چڕات دەیەک نەفسی خۆی تەسکیە کردووە بە خۆی وێراوە خۆی پاک و چاک کردووە خۆ تەسکی یعنی چی پێشتر باسمان کردو شەی تەزکیە لە زەکا ئەو هاتووە کە سێ مانا دەگەیەنێ هەم معنای تەهارەت پاچی هەم معنای گەشەکردن نموو و هەم معنای چاکبوون سەلاح تا چڕات دەیەک ئینسان کە بیوێ لە خۆی حاڵی بێت تا چڕات دەیەک نەفسەکەی پاک بۆتەوە لە صفەتە نزم و خراپەکان و ڕازاوەتەوە بە صفەتە بەرچاکان و گەشەی کردووە دەبێت تەماشا بکە تا چڕات پامەندە بە شەریعەتەوە چونکە ئەخوای پروردگار ئەو قورئان و سنەتە ئەو شەریعەتەی ناردووە بۆ ئەوە کە ئێمە پاک و چاک بین هەم لەسەر ئاسی تاکەکان هەم لەسەر ئاسی خێزان لەسەر ئاسی کۆمەلگا و لەسەر ئاسی دەوڵەت کاتێک پاک و چاک دەبین پابند بین بەو شەریعەتە پاک و چاکەوە يعني خوي پروردگار کە لە سوورەتی ئەلمائیدەدا دەفەرمێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا ئەمڕۆ ئاینەکەتان بۆ تەواو کردن چاکەی خۆم بە تەواوی لەگەڵ ئێوەدا کرد و ئیسلامیشم بە بەرنامە بۆ پەسەند کردن
دەتەوێت خوا لێت ڕازی بێ بە دوای ئەو بەرنامەیە بکەوە کە خوار لێ ڕازی و پەسەندی کردووە. خوا دەفەرمیوە ڕەضیت لەکم الئیسلامە دینە، ئیسلامم ڕازیم ئیسلام بەرنامەتان بێ. جا وشەی دین بەداخۆ زۆربەی خەڵکی نازانێت کە عەلمانیەتیش دینە، لیبرالیزم دینە، سۆسیالیزم و کۆمۆنیزم و هەموو ئەو شتانە هەموو دینن. شیرک و بتپەرستیش دینە، کوفریش هەر دینە، بەڵام دینێکی مزەیەفە. بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی ئەو ئاەتە مبارەکە، ئەو سوورەتە مبارەکە بسم الله الرحمن الرحیم قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابد ما عبدتم ولا أنتم عابدون ما أعبد لكم دينكم ولي دين. كوات أهل كفرش بهمو أصناف پۆلەکانیان ئەوانش دینیان هەیە. لە سوورەتی یوسفدا خوای پەروەردگار دەربارەی ئەوە کە یوسف بنیامینی برای لای خۆی گلدایەوە کە بە پێی شریعەتی یعقوب عەلەیهی سەڵات وسەلام یاخود بە پێی ڕاو بۆچوونی کوڕەکانی یعقوب سەڵات وسەلامی خوا لەسەر یعقوب بێ، دوای خوا دەفەرمێ ما كان ليأخذ أخاه في دين الملك. مەلیک مشرک و کافر بووە لە میسر، کەچی خوا دەفەرمێ یوسف بۆی نەبوو بە پێی دینی مەلیک کە دیارە ئەو حکمی پێکراوە لە میسردا، یوسفش پابەند بۆەوە بۆی نەبوو بە پێی بەرنامەی مەلیک بە پێی دینی مەلیک براکەی لا خۆی گلداتەوە. دیارە سزای دزی لە دینی مەلیکدا سژن بووە، غەڕامە بۆ شتێکی کە بووە. بەڵام بە کوڕەکانی یعقوبی گوت ئەگەر ئەو دەفرە کە باراشەکانی پێدەپێوین لە باری برایەکەتاندا بوو سزاکەی چییە؟ ئەوانی تۆپی خستە ساحەیوانەوە وتیان وڵا سزاکەی ئەوەیە کە بکرێتە کۆیلێ ئەو کەسێک کە دزی لێ کردووە. یوسف دەیزانی وا دەڵێن یا بە ئیلهام خوای تەعالی پێی فەرمووە یاخود دەیزانی کە بۆچوونیان وایە ئیدی شتەکەش لەباری ئەودا دۆزراوە. جا خوای پەروەردگار ئەو نیزام و قانونەی کە لە میسر بووە هی پاشایەکی کافر پێی ناوی لێ دەنێت دین ما كان ليأخذ أخاه في دين الملك. دین یعنی بەرنامەی ژیان. جا مەبەستم خوای پەروەردگار ئیسلامی بۆ ئێمە بە دین پەسەند کردووە. ئەو ئیسلامە کە لە قورئان و سونەتدا بەرجەستەیە دین واتە بەرنامەی ژیان. هەم کاروباری مزگەوتت بۆ ڕێکدەخا، هەمی بازار، هەمی شێڵگە، هەمی دوانگە، هەمی فەرمانگە، هەموو ڕێکدەخا. ئەو ئیسلامە ئەو دینە هاتووە کە ئێمە پاک و چاک کات. چۆن لە خۆت حاڵی دەبیت تا چڕادەیەک پاک و چاکی دەبگەڕێ بۆ تەرازوی شەریعەت کردەوەکانی خۆت، ئەوسافی خۆت، هەڵوێستەکانی خۆت لەبەر ئاوێنەی شەریعەتدا ڕابگرە. من زۆر جار گوتوومە کە ئینسان قورئان دەخوێنێ کاکە پەیوەندیان یا فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەماشا دەکا، دەبێت تۆ ئەوانە بکەی بە ئاوێنەیەک و خۆتی تێدا ببینی. بۆ وێنە خوای پەروەردگار دەفەرمێ وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غرامة كوتايات كان سينزل سوارد الصفات هل دا دعايدة فرمي والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما. چه شایسته او پیشوای اهلی تقوا و پارێزکاران بێ کەسێک کە خاوەنی ئەو سیفەتانە بێ. جا ئەو سیفەتانە تۆ بێنە هەروەها ئاەت ئەو سیفەتانی لە سەرەتای سوورەتی المؤمنوندان، هەروەها ئەوانین لە سوورەتی شوڕادان و ئەوان لە سوورەتی ڕەعددان کەم لە هێندی لە کتێبەکانی خۆم باسم کردوون 10 سیفەت 9 سیفەت 13 14 سیفەت ئەوانە بکە بە ئاوێنەیەک و خۆتیان تێدا ببینە بزانە کام لەو سیفەتە باشانە لە تۆدا هەن و کام لەو سیفەتە خراپەکانیش لە تۆدا هەن. تۆ دەبێ خۆت بەوان لە مەحەک دەی. تەرازوو پێوەری ئێمە بۆ موسڵمانەتی شریعەتە قورئان و سونەت تەجاوز چ بۆ تەزکیەی نەفس چ بۆ هەر بوارێکی کە و هەر هەڵسوکەوتێکی دیکە. بۆیە ئەوم گوتوە زیاتر چونکە هەندێک لە ئەهلی تەسەوف کاکە پەیوەندیان ڕەنگە جەنابیشت بیپرسی گوتویانە ئێمە سێشتمان هەن، شریعەتمان هەیە بۆ عەوامان، طریقەتمان هەیە بۆ خەڵکی خەواس و تایبەتی، حقیقەتیشمان هەیە بۆ تایبەتی خەواس. پرسیاری دوایەوە ویسم ئەوە بکەم مادام مایە مامۆستا لەسەر وشەی شریعەت و طریقەت و حقیقەت حەزەکەی دەکرد ئەوەی کە پێویستە. بەڵێ وڵا کاکە ئەوەی پێویستە هەر ئەوەیە کە ئێمە خوا هێشتی ناردووە تەماشای هەموو قورئان کە و تەماشای سونەتی پێغەمبەر کە عەلەیهی سەڵات وسەلام یەک وشەیان بەکارهێناوە، دینیان بەکارهێناوە وشەی دین وەڕەضیت لەکم الئیسلامە دینە، خوا شریعەتی بەکارهێناوە ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها ولا تتبع هواء الذين لا يعلمون. وشرعي بكار هاتوا شرع لكم من الدين
ما وصى به نوحا ولكل جعلنا منكم شرعة ومنهاجا. طبعا هو هر كامل لو شانه اگر بمعنى يحقق خوي بدني وقت زور دبي كبوشي لشوينه شيء دين يعني شيء شريعات يعني شيء شرعات يعني شيء منهاج يعني شيء بهر حال بلانجرينغ اخوا او شانه بكار هنا وبيغمبري صلى الله عليه وسلم بوينه ده فرمي الدين النصيحه دين داري بريتيل دل صوزي ديان ده فرمي تركتكم على المحجة البيضاء يعني بعثت بالحنيفية السمحة يعني پیغمبر صلى الله عليه وسلم بس يك ديني بو ايما كردوا اوش كلا قرآن وسنة دا برجسته اي باش او سي وشي هندق الاهلي تصوف كبكار يعني هناون من لو كتباش دا باسم كردوا قلتم او سي وشي كبكار هندراون يك تأويل الراس هل دقرن يك تأويل الراس كبلين شريعة ما بس في قرآن وسنة والإسلام كهر أو دينه هذه حق طريقة يعني شيويكي تايبت لبابندي بشريعته كشيوي تايبتك شيء هي پیغمبر عليه الصلاة والسلام. سنة يعني شيء سنة يعني طريقة پیغمبر عليه الصلاة والسلام كده فرمى عليكم بسنتي يعني طريقتي في تجسيد القرآن على أرض الواقع. ربازكي من شون القرآن جيبه جاكي شو أواي جيبه جاكن كدعاء ده فرميه عليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين المهديين من بعدي يعني شيء باش الربازي پیغمبر عليه الصلاة والسلام ادي خليفة الراشد كان يعني شيء يعني اوانيج كبدواي همان رباسي من كوتون ببهي همان ربازي من معامل يعني القرآن دا كردوا معامل يعني الإسلام دا كردوا ايوه بدواي او ربازة بكون نجم بس لسنة اللي ردا يعني برسمي الكردنو يا هندي لوشة جزئيانه به كأوا معناه فقهي سنته كذا ندب تطوع على مقابل واجب ده نا بلا شيء سنة لأصل زماني عربي ده ولا بكار هناني فرمايشتي پیغمبر ده عليه الصلاة والسلام طبعا القرآن ده بمعنى يا ساي خوا بكار هاتوا سنة الله في الذين خلوا من قبل قد خلت من قبلكم السنن يعني قوانين إخوا كجاني مروفيان في إدارة ده بلا لفظي پیغمبر ده عليه الصلاة والسلام والشيء سنة بمعنى الرباز بكار هاتوا جاء كواتا طريقات يعني شيء يعني او شيء وتايبتي كبيغمبري خاتم صلى الله عليه وسلم قرآني بيبري وبردو اسلامي بيبري وبردو حقيقة يعني شيء يعني دواي او كتب الشيوي شيء تايبت كشيوي بيغمبر عليه الصلاة والسلام قرآن جيب جيدكي بيو بابندبي لكاروباري شخصيت ده لكاروباري خيزانيت كوملاياتيت ولا بواري عبادت لبواري سياسة لبواري كسابت بيو بابندبي دقيق كوملاي حقيقة إيمان الدزجير دبي حقيقة تقوى حقيقة صبر حقيقة شكر حقيقة توكل بش بخوا بستن يعني أو حقائقانة دز دكوي لأنجامي بابندي بو طريقة تايبتوا كبيغمبر عليه الصلاة والسلام أو شريعتي بيجيب جاكدو كواتا أو سي تيكال شيشن دراسية الشريعة لقال طريقة لقال حقيقة سيشتي ليك جانين يشان هي عوامان بي ولا عوام وخواص هم بدواي شريعة كذا أجنا باي فلسيكا أوي بدواي قرآن وسنة نكوي بدواي أو شريعة نكوي كبيغمبري خاتم بي ملزم كراوة ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها شويني بكوا أوي بدواي أو شريعة نكوي معناه هي شيء تسجيرنا به أهل تصوفي جورا الشيخ جنيدي بغدادي وكو الشيخ معروفي كرخي وكو أوزانا جورانا دوایوانیش طبعا ابو حامد غزالی و اوانه همیان دلن چی دلن همون ریکان بستراون بو گیشتن بخوا و رضامندی خوا جگل ری پیغمبر علیه الصلاة والسلام بشوین پیغمبر داده به هنگاو بنی اگر دتوی نفس التزکیه به اگر دتوی ایمانت شاک به اگر دتوی خالت راضی به دبی بشوین پیغمبر دا علیه الصلاة والسلام هنگاو بله ما مصاد لشونه کاتبینیک اخی تبرچاو ئەنووسی با حساسەتمان سەبارەت بە وشەی تەسەوف و هەڵۆپەڵەی نێو سەرچاوەکان وامان لێ نەکات لە خێروبێری و چاکەکانی بێبەش بین مامۆستا ئەمەشێکی کە لە خاڵە گرنگەکان ینی جاری وایە کە باسی تەسەوف ئەکرێ یا باسی لە هەر شوێنێکا بە ملاحەزە ینی وشەی سۆفیەتە پێشەوە یاخود طریقەیەک لەو طریقانە پێش هێدێک پێیان وایە کە تۆ
باسی ینی شتێکەکەی کە ینی با بڵێ بەنای کەلیمە لە ڕێت دەرچووە و ئەسڵی دین نییە با بڵێن ئەو کەسا مەسەن بۆن منە با بڵێن بە جۆرە لە جۆرەکان لای داوە لە ئەسڵی دینەکە ینی ئەوەی ملاحەزەکەی جەنابیشت لەو چوارچێوەیە هەروایە پەیوەند خۆس و تەماشا بکە ساو هەر وشەی مسلمان بەداخەوە دەڵێن کە کاتی خۆی دەگوترا مسلمان ینی عیلم ینی معریفەت ینی تەقوا ساغی پاچی ینی پێشکەوتن ینی دەستڕۆیشتوێتی ینی دادگەری وانە ئەو وشانە هەمووی دەهات نەزیهنەوە کاتی وشەی مسلمان باز دەکرا بەڵام ئێستا کە دەگوترێ مسلمان مەرجنی ئەو هەموو چەمکە چاکانە بێن بەڵکو بەپێی ئەوە کەسە کە شارەزایی هەیە دەربارەی کۆمەڵێک لە مسلمانان جارە کەسێک ئەگەر بوشەی مسلمان و ئیسلامی ئەگەر تەماشای هەندێک لەو دەوڵەتانی کەندا و مەنداو بکە ها وابەستەی و دابەستەی و خۆ دۆڕاندن و خۆ لە دەستدان و بی ئیرادەیی لە بەرامبەر جوولەکە و زرهێزاندا وەگەر تەماشای مسلمان بکە لە هێندێ شوێنی دیکە تەماشا دەکا یعنی کۆمەڵی توقوس و سروتی بێبنەما لە دیندا کۆمەڵی عادات و نەرێتی نەفامی و نەزانی یعنی بەداخەوە دەڵێم کە وەکو هەر وشەی مسلمان بۆ خۆی خڵتە و خاڵ و لی تەولاڵی زۆری لێنیشتووە جا من لە کتێبێکدا کە دەربارەی ئەخلاق و سیاست ماوەی لەم پێش دوو وتارم بوو جێسەر وەکو کراوە بە کتێب لە ژێر چاپە لەوێ دەباسم کەوتمە تۆ بهێنە بەرچاوی خۆت سەرچاوەیەکی سازگار و ڕوونت هەبێ ئەو سەرچاوە ڕوون و سازگارە ئاوەکەی بێت 1400 ساڵ بێ بەڕێوە بێ کە لە ڕاستیدا 1453 ساڵیشە لەو ڕۆژەوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئیقڕەئی بۆ دابەزیوە تا ئێستا کە ئێمە لە ساڵی 1440 داین کۆچی 13 ساڵی کەشی بخە سەری 1453 ساڵە وشەی ئیقڕە 1453 ساڵی کۆچی ینی قەمەری ئەو وشەیە بۆ پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام دابەزیوە تۆ بێنە بەرچاوی خۆت کانی و سەرچاوەیەک ئاوەکەی زۆر ساف و زوڵاڵ و سازگار بەڵە 1450 ساڵە دێ جا بە ناوچەی جوگرافی جیاجیادا و خەڵکی جیاجیا مامەڵیان لەگەڵ ئەو کانی و سەرچاوەدا کردووە شت خڵتە و خاڵ و چلی تەولاڵێکی لێنیشتووە چە کەف و کوڵ و پوش و پەڵاشێکی کەوتۆتە گەڵێ بۆیە ئەگەر کەسێک تەماشای دینداری مسلمانان بکە لە دینداری مسلمانان و تەماشا قورئان و سونەت بکە دەبێت هەر لێیان ڕابکە کە دینداری مسلمانان تەماشا دەکەی وەکو گوتم پوش و پەلاش و خڵتە و خاڵ و ژەنگوژاری زۆری لێنیشتووە ئەڵبەتە لەخوا بەزیاد بێ هەر ناوەن نێوە ماوە نێوە کەسانێک پەیدا بوون چ وەکو تاک چ وەکو کۆ هەوڵیان داوە کە کاروبارەکان بجێڕنەوە سەر ئەسڵەکەی خۆی كوش مصداقي فرمايشتي في غنبري عليه الصلاة والسلام إن الله تعالى يبعث لهذه الأمة على رأس كل 100 سنة من يجدد لها دينها كلا سنن أبو داود الترمذي وأنا دهاتوا كمرزني أو تاتشك به يعني كسانك درخسينك أم دين داري مسلماني تبجيرنا وصار أصلك يا خوي بيبنوا ساب بليت أو خلطوا خالو شنقو جاري ليه كانوا جامع بستم أو مش شيء مسألة تزكية نفسه أو أشهر رواية كمان براسي بيم تشاكا من كتابة كان يخش من هروان قلتوا حساسية مني بو شيء تصوف والله بيم باشا شيء تزكية بكاربينين وشيء قرآنية وأول شيء أوهموا درها يشتخرا بانش كلو شيء تصوف باركراون ناهينا تزيهنوا هل بلا تزكية أو باشتري براسي وش قرآنية كبكاربيان وش سنتيك إحسان جاء أو لذا قلتما كإيمان نابي هستياري من بتصوف وبغلط وبلطكاني تصوف يا لا دان هلو بلكاني نيو كتابكاني تصوف نابي وما اللي بكا خومان لو خير وبريك لو كتابانا داهي لو ساتشاوانا داهي محروم كين هر وكو إسا كساني كان كشوين ادعاء شوين كوتني سلفي صالح كان بلان لو أني وكمو كسبسين وكو سلفي صالحنا به إباشة نابي بهوي ناوي وانوا حساسية برانبر بوشي سلفي صالح بيدا به كشوين كوتني سلفي صالح خالي هاو بشي هم مسلمانان هم ما بدوي بيشيني شاك كبين بلا مرزين شي ناوي لخونا سلفي بدوي بيشي شاك كود به وهركس ناوي لخونا صوفي خوي صاف كربيتوا اتو دبي بشتكام جيرو سر اصلك خوي نك او شي ممارسه غلطانه كذاكرين ما هو صار كان خلك ما هو هوادار بتوان ما كان برسارك ما بتوان بيان كان بلام ولو
ینی چەمکەکان دەهێنە کە قسەیان لەسەر بکەین دوو چەمکت هێناوە لە کتێبەکە ڕوبەرێکی باشی گرتووەیەکیان بریتە لە وشەی وەلی ئەوەی تریشان بریتە لە وشەی کەرامەت حەزم کە قسەیەک لەسەر ئەمەش بکەینەوەی کە بۆ بینەران گرنگە ینی ڕەنگە پرسیار بکرێ وەلی چیە کەرامەت چییە ئەلبەتە هەموو ئەو شتانە کە جەنابەت بازەکە من هەم لەو کتێبەدا و هەم لە هەندێک کتێبی دیکەی خۆمدا بۆیە لە تەفسیری سوورەتی یونوسدا بە تەفسیل باسی وەلی و باسی کەرامەتم کردووە وشەی کەرامەت بە کورتی واتە ڕێز لێگرتن کە دەگوترێ کەرامەت الئەولیا واتە ڕێزگرتنی خوا لە دۆستەکانی خۆی وشەی وەلی یعنی دۆست نزیک هەر لە وەلیەوە هات وشەی وەلی یعنی قەریب القڕب پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات و سەلام لیەلیەنی منکم ئولو الئەحلامی وەننوها کە نوێژی دەکرد دەیفەرمێ ئەوانەی کە خاوەنی عەقڵ و عیلمن زیاتر لێم نزیک بن لە کاتی نوێژکردندا بۆ ئەگەر ئیمام هەڵەیەکی کرد بۆی ڕاستکەنەوە ثم الذين يلونهم ثم الذين يلونهم يعني اواني كلا دواي وان اواني دواي وان كواتا وشي ولي يعني دوست يعني نزيك خوي برغار وشي كرامت ديار وشي شي اوغبلي دروس كراوا داهندراوا طبعا الكتابه كان دهاتو كرامات الاولياء ثابته لكتب علم كلام وعقيده بلام وشي كريم واكرم اوان القران ده هي طبعا رب العرش الكريم يا اقرأ وربك الأكرم بەڵام وشەی کەرامەت نایەتە زیهنمەوە ئێستا نە لە قورئان لە سونەدا وەکو زاراوەیە کاتبێ بەڵام زانایان کە بەکارێن هێن زانانی تەزکیەی نەفس مەبەستیان پێ ڕێزگرتنی خوا بۆ لە دۆستەکانی خۆی ئەلبەتە ئێستا ئەو وشەیە چەمکەکەی وایە کە دەبێ ئەو کەسە شتێکی خارق العادە بکە شتێکی یاسادڕ شتێک کە شتێکی بڵێن نائاسایی بکە بەڵام بەرج نییە لە ڕاستیدا زانایان زۆر جوانیان گوتووە دەڵێ الکەرامەت الاستقامة على الشریعة لە ئەبوو عەلی جۆزجانیەوە هێناومە لەوێدا کە دەڵێ لە ڕاست گەورەترین جۆری کەرامەت بریتێ لە ڕاوەستاوی لەسەر شەریعەت ئەوە گەخوا بێ ڕێز لە عەبدێکی خۆی بنێ وای لێ دەکا کە پابەند بێ بە شەریعەتەوە ئەوە ڕێز لێنانی خۆی بۆ عەبدەکەی کە پابەندی کا بە شەریعەتەوە یاگای لێ بێ و لا نەدا ئەمما وەلی و دۆستانی خوا دیارە خوای پەروەردگار هەم بە وشەی وەلی الله وەلی الذین آمنوا و هەم بە کۆش هاتووە ئەلا ئین ئەولیاء الله لا خوف عليهم ولا هم يحزنون کە من لە تەفسیری ئەو ئاەتە مبارەکە لە سوورەتی یونس بەحسێکی مفەسەڵم کردووە خوا پێناسەی دۆستەکانی خۆیان بۆ دەکا پێویست ناکە بەو لاولادا بچین دەفەرمێ ئەلا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون الذين آمنوا وكانوا يتقون لهم البشرى في الحياة الدنيا وفي الآخرة لا تبديل لكلمات الله ذلك هو الفوز العظيم ئاگادار من دۆستانی خوا نەترسیان لەسەرە نە پەژارەدا دەگرن مەبەست ئەوەیە کە ترس پەیوەندی بە داهاتووە هەیە حوزن و خەمباری پەیوەندی بە ڕابردووە هەیە دۆستانی خوا بەنسبەت داهاتووە ئەوەی پاکە بێباکە بەنسبەت ڕابردووەوە چونکە ژیانەکان بە پاچی هێناوە داخ و حەسەت و خەم و خەفەت ناخۆن ئەمە واتایەکی دی ئەوەیە کە دۆستانی خوا بەو شتانەی کە خەڵک پێیان تێک دەچن ئەوان هێندە پێ تێک ناچێت خەڵک بە زۆری بەچی تێک دەچێت بە زەرەری مادی تێک دەچێت بە قازانجی مادی دڵخۆش دەبێت بەڵام دۆستانی خوا بە شێوەیەکی کە تەماشای دنیا دەکەن و تەماشای ژیان دەکەن و پێوەریان شتێکی دیکەیە دوایی دەفەرمێ الذين آمنوا وكانوا يتقون ئەوانەی بڕوایان هێناوە بە هەموو شتانی پێویستە بڕوایان پێ بێنرێ و عادەتیشان وا و پارێزکار بوون کەواتە من كان مؤمنا تقيا كان لله وليا هەر کەسێ بڕوادار و پارێزکار بێ ئەوە دۆستی خوایە بە ئەندازەی ئیمان و تەقوا دۆستایەتی لە مرۆڤدا پەیدا دەبێت نەک بە ئەندازەی ئەوە کشتی عەجایب و سەرسوڕهێنەر دەکا بۆ وێنە بە پێخواسی بەسەر بەحرێدا بڕوا بە باڵان بفڕێ وەکو خەڵکێک بۆ هێندێک لە شێخەکان هێندێک لەو شتانە کە زۆریشی ڕەنگە هەڵبەستراوی هەڵدەبەستن کە باشترین مەدح بۆ کەسێک کە تۆ پێی معتەقید بکە ئینسانی باشە ئەوەیە کە پابەند بە شەریعەتەوە پێوەر و تەرازووی ئێمە بۆ چاکی خەڵک ئەوەی کە پابەندی بە شەریعەت مامۆستا لە هەر لێرە باسی خوورپە و خەونیشت کردووە حەزم کرد بۆ بینەران ینی باسێک لە خوورپە و خەونیش بکەین خەون چییە ینی لە دەرەوە ئەوەی کە ئێمە تێگەیون بەس بەتابەتی لە بواری دینداری بەڵێ خوورپە دیارە من بۆ ئیلهام بەکارم هێناوە ئیلهام ینی خرانە نێو دڵ خۆی پرگاشتی چاکە بخاتە نێو دڵ
و خەونی ژەوە دیارە ڕوئیا ئەوەی کە ئینسان لە کاتی خەوتندا واتە خوڕپە لە کاتی بێداریدایە و خەون لە کاتی نووسندایە. ئەوانش تەمان لە بواری تەسکیی نەفس و کە لە پووری تەسەوف و سۆفیگەری و عیرفاندا زۆر قسەیان لەسەر کردوون کە زۆر جار هەم تێپەڕاندن هەیە هەروەکو چۆن لە نایارەکانیشان کورتهێنان هەیە. تێپەڕاندنەکە ئەوەیە کە خرانە نێودڵ بکرێ بە بەدیل بۆ شریعەت و قورئان و سنت. حدثني قلبي عن ربي هندێک لە ئەهلی تەسەوف وایان گوتووە دڵم لە پەروەردگارمە هەواڵی پێدام، یعنی وەکو بڵێ کردوێتی ئەلتەرناتیڤ و بەدیلێ بۆ وەحی کەەوە غەڵەتە ئەوە تێپەڕاندنە. کورتهێنانەکەش ئەوەیە کە تۆ هیچ اعتیبارێکی بۆ دانەنەی. یعنی زانایانی ڕاستیخ و لێکۆڵەرەوەی ئیسلام لە هەموو مەسلەک و مەشڕەبەکان متفقە لەسەرەوەی کە ئیلهام دەگونجی خوای پەروەردگار هێندێک لە بەندەکانی خۆی ئیلهامیان بکاش خوڕپە و شتی باشیان بخاتە دڵ لە ڕێی فریشتەکانەوە. تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا ئاوە ئیلهامیان بۆ دەکەن. وپێغەمبەر عليه الصلاة والسلام کە دەفەرمێ لقد كان في من قبلكم من الأمم محدثون فإن كان في أمتي أحد فإنه عمر بن الخطاب رضي الله عنه. لە ئومەتانی پێش ئێوەدا کەسانێک هەبوون کە ئیلهامیان بۆ کراوە واتە قسە لەگەڵ دڵیان کراوە. محدث یعنی قسە لەگەڵ کراو. ئەگەر لە ئومەتی مندا کەس هەبێ عومەرە خوا لێ ڕازی بێ. جا تۆ تەماشای ژیانی عومەر دەکەی چەند پێشنیاری کردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەی پێغەمبەری خوا ئایا لە مەقامی ئیبراهیم نوێژ نەکەین؟ داخوا ئاەتی نادۆتە خوا واتخذوا من مقام إبراهيم مصلى. عمر خوا لێ ڕازی پێشنیاری کردو ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاوسەرەکانی تۆ خەڵکی چاک و خراپ دێ بۆ ماڵتان بۆ نایان خێب بۆ پەردەیەکیان بۆ نەگرینەوە. دوای خوای تەعالی ئاەتی دابەزان فإذا سألتموهن متاعا فاسألوهن من وراء حجاب کە زۆربەی مسلمانان ئێستا وەزانن حجاب یعنی ئەو پۆشاکی ئافرەت لەبەری دەکات. جادڵەوە ئافرەتە محەجەبەیە کەلیمەکە غەڵەتە. حجاب یعنی پەردەگرتنەوە لە ماڵێ بۆ ئەو ماڵ و منداڵ لە بەرچاوی میوانەکان نەبێ کە ئێستا زۆر کەس هەروە دەکات. یعنی شەرنیە لەبەر دینی جواب بکە هەروەکو عورفێکی عەشایری وا دەکات. حجاب یعنی پەردەگرتنەوە. ئەوە لەسەر پێشنیاری عومەر بۆ خوا لێ ڕازی بێ. و چەند شتی دیکە بووە بۆیە کە عومەر خوا لێ ڕازی بێ فەرمی چۆن نوێژ لەسەر عەبدوڵای کوڕی ئوبەی دەکەی کە ڕەسی نیفاقە. پێغەمبەر صلی الله علیه و سلم پێشنیارەکەی وەرنەگرت دوای خوای پەروەردگار ئاەتی نادەخوارێ ولا تصلي على أحد منهم مات أبدا لما دوان نوێژ لەسەر کەسیان نەکەی. یعنی عومەر خوا لێ ڕازی بێ ملهم بووە فعلا خوای پەروەردگار شتی خستۆتە نێو دڵ. ئەوە ئیلهامە. خەونی ژەوەی کە ئینسان لە کاتی خەوتندا دەگونجێ هەندێک شت ببینێ ڕاز دەرچێت. تەمانەوەش فەرمایشتم زۆر لەسەر هێناون. هیچێک لە فەرمایشتەکان دەفەرمێ لم يبق من مبشرات النبوة إلا الرؤيا الصالحة يراها الرجل أو ترى له. لە دڵخۆشکەرەکانی پێغەمبەرایەتی تەنیا خەونی باش ماوە واتە وەحی قەتع بووە تەواو. بەڵام وەکو بڵێ خەونی جۆرێکە لە وەحی دەرونی کە تەمان بەدیل نییە بۆ شەریعەت بەڵام وەکو بڵێ بەرچاوڕوونی و دڵخۆشکەرەیە مبەشیر ناویشی وا لێ ناوە. ئەوەش دیارە بە ئەندازەیەوە کە ئینسان دەرونی خۆی پاک دەکاتەوە ناخی خۆی خاوێن دەکاتەوە بژاری دەکات دەگونجێ کە هەم لە حاڵەتی بێداریدا خوای پەروەردگار لە ڕێی فریشتەکان ئیلهامی چاچی بۆ بکە هەندێک خولیا و بیر و بۆچوونی چاچی بکەوێتە نێو دڵ و هەم لە ڕێی خەون و لە کاتی نووسنیشدا هەروەکو بە پێچەوانەشەوە کاکە پەیوەند ئەوەش کە ڕوو لەخوا نەبێ پشت لەخوا بێ و لەخوا دوور بێ دەگونجی هەم لە حاڵەتی بێداریدا شەیطانەکان وەسوسەی خراپی بۆ بکەن. شياطين الإنس والجن يوحي بعضهم إلى بعض زخرف القول غرورا. يوحي بويان دنيا بەپەنهانی هەم لە حاڵەتی خەونی جا دەگونجێ شتی خراپیان شەیطانەکان شتی خراپیان بخەنە نێو دڵ. إنا جعلنا الشياطين أولياء للذين لا يؤمنون. شەیطانەکانمان کردو بە دۆستی ئەوانەی کە ئیمان نایەنن هەروەکو فریشتەکانیش دۆستی ئیمانداران. سپاس دەکەین سەلامەتی بۆ تۆ ئینشاءالله. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە ئەڵقەی ژمارە 27 تاکو بە گەشتنەوەیشی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ. you.